باشە دکتۆر بەڕێستان زیاتر لە 30 ساڵ ئەزمموی کارکردنتان هەیە لە بواری ڕاگەیاندە باشە دەمەوێت بزانم کاریگەریتان چی بۆ لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردوو. والله کاریگەری مەسەلەن ئەبێ ئێوە بڕیار بن. من 3 ساڵە مەسەلەن جەناب ئەو بەرنامانەی من تەقدیمم کردووە نەبینی و تاکیت هەندێکیان وەنیە بێگومان بە تەکید لێ نەکردووە واللهی زۆر ئەوجا هەر کاتێک ئامادەکاریمان دەکرد لە بۆ بەرنامەی باسم کرد ئەمن لە سانەوی بم دەمخین باشە مامۆستایەکمان هەبوو ئامۆژگاری کردین کە تەمەشای بەرنامەکەی بەڕێزت بکەین ئەو کاتە بەڕاستیان یەکەم جار بوو تەمەشا بکەم یعنی زۆر ئیسیفادەی هەبوو زۆر سوودمان لێ بینی زۆر خۆش بۆ کاتە لە بۆمە قسە و گفتوگۆ و بابەتەکان ئەجازەی چۆن شەیماقان ئێمە ئەمەی کە ئێستا ئێمە ئەیکەین بڕوا بێ لە وڵاتانەوەی بەپارەیە بە تەکیدی وایە دکتۆرێکی ناوی محمود مەعەزەمینەوە لە ئێرانیە تەوان لە خارجەژی یعنی کە یێتەوە بۆ ئێران کۆڕ و سمینەرەکە ئەزانی ژن و مێردێکی بە $100 بەشدارە بن یعنی تۆ ئەگەر هاوسەرەکە و بەشداری $200 ئەزانی $200 لە ئێران زۆر زۆرە چێتمەنیان قیمەتی نییە ئەچیە بۆی فێر بێ بۆی کێشە ینی مەسەلەن کە ژن و پیاوێ شارەزای یەکتریە بن کە تۆ بە شێوەیەکی زانستەڵی وا بکەن لە تەلاق و لێکجیابوونەوە $100 چیە تۆ خێزانێ لە تەلاق و لێکجیابوونەوە مناڵ لە سەرگەردانی کە ئێمە بە دایک و باوکێگەڵێن مناڵەکەی خۆشەوێ خۆڕەتی لێ نییە نازی زۆری یاوەتێ نقمی کردۆ لە خۆشەویستی هەموو شەکانی بۆ جێبەجێگە ئێمەش کە پێڵێن نازداری خراپە و کەسێتی مناڵەکە لاوازەکە ئاکی تەڵوێستەیەگەکە مادەم مناڵەکەی وای لێبێ کاڵێن تونند و تیژی لێمە وەزانی لێ بە لی بم پیاو چۆن ئەڵێ سنووری خۆی بزانێت لە کاتێکە تونند و تیژی مناڵ بەرەولادانە بە خراپترە بێ لەگەڵتا عینادی و لەگەڵەکە تۆڵی خۆی لە کەسانی ترێگاتەوە یعنی ئەمەوەی باسیەکە این چێ باسی خێزانە باسی پەروەردەی مناڵە باسی کێشەکانمانە من دەیان کەس بڕاو هەبێ لە بازار کە پێی گەشتوم هەموو جارێکی تویانم ئەلە کاکتۆ زۆر سپاس دەکەم من زۆر جابیرم لە خۆکوشتن کردەوە خەمۆگوم یا لە خارجە ژیان تووشی کێشەی گەورە بوو بووم بەڕێگەی بەرنامەکان و ڕێنمایەکان و الحەمدوللا ڕزگارم بووە.